کێڵگەیەکی بەخێوکردنی مانگای شیردەرە لە جۆری مانگای هۆڵندی. کێڵگەکە لەسەر ڕووبەری 293 دۆنم زەوی لە سنووری گەرمیان بنیاتنراوە و لە 3 بەش پێکاتوە: بەشی بەخێوکردنی مانگاکان و بەشی کشتتوکاڵی بۆ دابینکردنی عالەف و بەشی بەرهەمێنانی شیرەمەنی. ئەم پرۆژەیە ئێستا 550 سەر مانگای تایە، 650 شیردەرن، ئەو کەیتری شەمێنێتەوە مانگای وشک و کلۆزاپ و ئەوانن. لێرە ڕۆژانە ئێستا تقریبان حاڵی حاضر نزیکەی 10 تەن شیر ئینتاجمان هەیە. سوپاس بەخوا هەرچێتەوە خوارەوە لە کارگەکەی خۆمانە کە بۆ بەرهەمەکانی ماست چەند جۆرێک ماستە کە لەگەڵ ماستا و لەگەڵ جۆرەکانی پەنیر. هەر مانگایەک و ناسەرەوەیەکی پێوەیە لە ڕێگەی ئەو ناسەراوانە و سیستمی زیرەکەوە و ڕۆژانە دۆخی مانگا شیردەرەکان و کێشە و گرفتەکانیان دەزانرێت. ئەو سیستەمەی کە بەکارێنی سیستەمێکی زیرەکی پێوترێت کە هەر مانگایەک ناسەرەوەیەکی پێ سەنسەرێکی پێوەیە. ئەم سەنسەرە بەرپرسە لە جوڵەی ڕۆژانەی مانگاکان لەگەڵ ئەو حاڵەتانەی کە تووشی مانگاکە بێ حاڵەتی سەحی یان حاڵەتی ئەوەی کە کاتی ئاوزبوونی یا کاتی زاینی ئەوانە. بە دووری کەمتر لە کیلۆمەترێک لە کێڵگەکە کارگەی بەرهەمێنانی شیرەمەنی دانراوە و ڕۆژانە لە شیری مانگاکان جۆرەها شیرەمەنی بەرهەم دەهێنرێت. مانگاکان ڕۆژانە چەند جارێک دەدۆشرێن و شیرەکانیان ڕەوانەی ئەم کارگەیە دەکرێت تا ماست و ماستا و جۆرەها پەنیر بەرهەم بهێنرێت. دوای ئەوەی کە مانگەکانمان دەدۆشرێت شیرەکەی بە تانکەری ستانستیل نقلەکرێت بۆ ناو کارگەکەمان. لێرەش ڕۆژانە تازە بە تازە هەموو بەرهەمەکانی لێ بەرهەم دێنین. ئەوانیش پێک دێن لە ماست و ماسا و شیر و پەنیر و لەبنەوە ئەو شتانەی ڕۆژانە لێ بەرهەم دێنین هەمووی بە تازەی. ئەوەی کە ئەو بەرهەمانێک کە ڕۆژانە ئینتاجی یەکەین بۆ هەرێ بازارەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بازارەکانی عێراق ناردەی دەکەین. بە پێی وتەی بەڕێوەبەرانی کارگەکە ئەو بەرهەمە شیرەمەنیانەی لەم کارگەیە بەرهەم دەهێنرێن بەرهەمی خۆماڵین و لە ڕووی کوواڵێتیەوە زۆر جیاوازن لە بەرهەمە شیرەمەنیە هاوردەکراوەکان. ئەو بەرهەمانە کە ئێمە ڕۆژانە لە کارگەکەمان بەرهەمی دێنین 100% بەرهەمی فرێشە و ئەمە زۆر جیاوازە لەوەی کە بەرهەمی پاودەر بێت یاخود موادی حافزەی تێدا بێت. ئەمەی کە ئێمە لێرە بەرهەمی دێنین 100% هەمووی فرێشە و تام و بۆن و ڕەنگی هەمی کوردستان. لەم کارگەیەدا جیاواز لەو بەرهەمە شیرەمەنیانەی بۆ بازارەکانی عێراق و هەرێم ڕەوانە دەکرێن. ژمارەیەک بەرچاو کرێکاریش کار دەکەن و لەم ڕێگەیەوە هەلیکاریان بۆ ڕەخسێنراوە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، گەرمیان.